چەکی ناوکی ژیانی بنبڕ کردووە لەسەر هەسارەی مارس. زانای ئەمریکی جۆن براندینبێرگ لە بواری فیزیای پلازمادا دەڵێت ژیان لەسەر هەسارەی مارس بە چەکی ناوکی کۆتایی پێهاتووە. ئەم زانایە دەیەوێت پێمان بڵێت ئێمە دەبێت باوەڕی پێ بکەین ئەو زانیاریانەی کە ئەو هەیەی لەسەر هەساری مارس. ئەوە دەگەیەنێت کە لەو هەسارەیەدا ژیان بوونی هەبوو و پاشان لە دەرئەنجامی شەڕ بە چەکی ناوکی ژیان بە تەواوەتی کۆتایی پێهاتووە. هەڵبەتە هەسارەی مارس هاوشێوەی هەسارەی زەویە، ئەگەر بێت و ژیان لەسەر زەویش نەمێنێت لە دەرئەنجامی کارەساتێکی هاوشێوەی مارس، بۆی هەیە زەویش هەمان ڕەنگ و تایبەتی مارس وەرگرێت. ئەم زانایە باز لە چەندە شوێنەوار دەکات کە لەسەر هەسارەی مارس دۆزراونەتەوە، ئاماژە بە ژیانی بوونەوەری زیرەک دەکەن لەسەر ئەو هەسارەیە، بەڵام تا ئێستا ڕوون نییە ئایا لە نێوان خۆیاندا جەنگیان کردووە یان ئەگەرێکی زۆریش هەیە لە بوونەوەری زیرەک لە هەسارێکی ترەوە هاتبن و ئەو چەکان لەسەر هەساری مارس بەکارهێنابێت. ئەو باز لەوە دەکات لە دوو شوێن لەسەر هەساری مارس بە ناوی سیدۆنیا، میسا و گالاکسی چاوس. ئەم دوو شوێنە ئاسەواری شەپۆلی چەکی ناوکی پێوە دیارە و لەم دوو ناوچەیەش چەندە ئاسەواری ژیانی زیرەک دۆزراونەتەوە. وێنەی بەراوردی مارس و زەوی شوێنی چەکی ناوکی. ئەو دەڵێت کە لەسەر هەساری مارس ژیانی تێدا بووە و هاوشێوی مرۆڤ بوون، بەڵام لە دەرئەنجامی جۆرێک لە بوونەوەری شەڕانگێز لە ڕێگەی چەکی ناوکیەوە کۆتایی بە ژیان هێنراوە لەسەر ئەم هەسارەیە کە بە هەسارەی سوور ناسراوە. ئەم زانایە تیۆرەکەی پشتڕاست دەکاتەوە بە دۆکۆمنتەکانی ناسا کە لە بەشی باکووری هەسارەکەدا چەند شوێنەوارێکی چەکی ناوکی پێوە دیارە. ئەو دەڵێت بەشێک لەو ناوچەیی بە تەنکی شوێنەواری ڕادیۆی ئەکتیڤ و ئاسەواری یۆرانیۆمی پێوەیە، سۆریۆم و ڕادیۆ ئەکتیڤ کالیۆمیش دۆزراوەتەوە لە ئاسمانی ئەو ناوچانە کە تەقینەوەی ناوکی تێیدا ڕوویداوە. هەمان ئاسەواری تێدایە وەک سەر زەوی لەو شوێنانەی بۆمبی هەیدرۆجینی تێدا تەقێنراونەتەوە. ئەمە شێمایە بۆ ئەوەی کە ژیان لەسەر هەسارەی مارس بوونی هەبووە و بە چەکی ناوکی کۆتایی بە ژیان هێنراوە.